لە سەروبەندی کارابوونەوەی ڕۆڵی سەربازی ئەمریکا لە عێراق ئاماژەکان باستە سەربوونەوەی هەوڵەکانی ئەمریکا دەکەن بۆ ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووک. چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنن جوڵە دیبلۆماتیەکانی ئەمریکا لە عێراق بۆ سارەسەری کێشەی ناوچەجێ کۆکان دەستی پێکردووە و بە پێویستی دەزانن کورد پلانی خۆی بۆ لایەنە هەبێت. کورد لە ئێسادا بەداخەوە نەیتوانیوە ئەجندایەکی نیشتیمانی و نەتەوەیی هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکان لە کاتی ئەو گۆڕانکاریاندا، چونکە ئێستا گۆڕانکاریەکی گەورە لە ڕێگادایە. هەرچەندە پلانەکەی ئەمریکا تا ئێستا تەواو ڕوو نەبووتەوە، بەڵام ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە گۆڕانی باڵانس لە ناوچەکان لە ناوچە گەرمەکان وەکو ناوچەی کەرکووکوانە یەکێک بێت لە خاڵەکانی ئەو ئەجندا ئەمریکیە کە تاکو ئێستا کورد بەم شێوە پەرتەوازەییەوە ناتوانێت لەگەڵ ئەم هەلەدا هەڵ بکات. داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین بێتە سەرخات و ئێمە هیچ خۆ ئامادەکردنێک لەوان نبین و هیچ چۆنەڵێ پلان و بەرنمەیان تا ئێستا نەمان بینیوە و نەمانزانیوە پلان و بەرنمەیان هەبێ. بۆیە ناوچە جێناکۆکان وا بە ئاسانی یەکلا نابێتەوە، وا بە ئاسانی کێشەکانی چارەسەر ناکرێت ئیلا بە وجودی دەوڵەتە زلهێزەکان کە ئەمریکا لە سەروی هەمویانەوەیە داوایان لێکەین بە زووترین کات جوورێکی عملیات پێک بێنن و بتوانن لە ناو ئەم گۆڕانکاریەیە خواست و ویستی هەموو کورد و بە تایبەتی کەرکووچیەکان و بە تایبەتی ناوچە جێناکۆکان مەطالیبەکانیان لەوەیە جێگای تیا بکەنەوە. بە بڕای پەرلەمانتارێکی عێراقیش کۆبوونەوەکەی ئەم دوایی باڵۆستخانی ئەمریکا لەگەڵ پێکاتەکانی کەرکووک ئاماژەیەکەن بۆ گرنگی پێدانی لایەنی ئەمریکی بە ڕەوشی کەرکووک. دیارە کەرکووک و ناوچە جێناکۆکان وەزعیشی تایبەتیانەیە بە تایبەتی کەرکووکەوە زیاتر لە ساڵێک و 3 مانگە وەزێکی ئەسکەری تیان ناکرێت لە وڵاتێکیابی لە 1990 پارێزگایە تەنیا یەک پارێزگا حکومی ئاسکەری تیا بکرێت. بۆ ئەوەی لە کەرکووکەوە حاڵەتێکی خاصە ئەبێ ئەو وەزعی کەرکووک چاک بکرێ. ئەوەش بەوا بێ کە کوردی ژەبێ بەرنمەیەکی بتەوی هەبێ لەگەڵ نەتەوەکانی تر لە کەرکووکە بۆی بتوانین هێزێکی مشتەرەک حکمی ئەم منتیقەیە بکە، حکمی کەرکووک و ناوچە جێناکۆکان بکە، ئەوان سەرپەرشتی یا مەلەفی ئەمنی ئەو ناوچانە بگرنە دەست. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن ئەمریکا دەیەوێت ڕۆڵی خۆی لە عێراق کارا بکاتەوە و چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکەکانیش بەشێک دەبێت لەو پلانەی لایەنی ئەمریکی لە عێراق کاری بۆ دەکات و ئەمەش لە دۆکۆبوونەوەی نێوان باڵۆستخانی ئەمریکا لە عێراق و پێکاتەکانی کەرکووک بەڕوونی ڕەنگی داوەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.